دەستا و دەستکردنی دەسەڵات و ئاڵوگۆڕکردنی پۆستەکانی پارێزگای سلێمانی یەکێکی تر بوو لە دەستکەوتە گرنگەکانی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پاش ئەو ڕێککەوتنامەی واژویان لەسەر کرد جەختیان لە پابەندبوون بە ڕێککەوتنامەکە کرد و لەسەر عەرزی واقعیش ڕەنگدانەوەی هەبوو. ئەمڕۆژ بە فەرمی دەستا و دەستکردنی دەسەڵات لە بینای پارێزگای سلێمانی ئەنجام درا و ئازاد محەممەد ئەمین وەک سەرۆکی نوێی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست بەکار بوو. بە پێ ئەو ڕێکردنی لەونەوانی چێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕانان لە ڕابردووە ئەنجام درابوو و ئەو خاڵانەی ڕێکەوتنەکە کە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگای و سلێمانی و دەستا و دەستکردنی دەسەڵات و گۆڵ و گۆڕی پۆستەکانەوە بوو. ڕۆژی پێنجشەممە لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەوەی کە هاوڵاتیان چاوەڕێیانە کرد و بۆ گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بۆ لایەنەکان و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەنجامماندا و دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەرێکی زۆر باشی کرد و هیوادارین ئەم دەست پێشخەریە و ئەم ئاڵوگۆڕی پۆستە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ببێتە نەریتێکی تازە و بتوانێت سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. دەستا و دەستکردنی دەسەڵات و ئاڵوگۆڕکردنی پۆستەکان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجا دیمەنێکی نوێیە لە حکومڕانی پرۆسەی سیاسی و جێیخۆیەتی ئەم هەنگاوە بە گرنگ و بایەخەوە لێ بڕوانرێت. لای خۆشیەوە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر باسی لە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە بەردەوام جەختیان لە پابەندبوون بە ڕێککەوتنامەکە کردووەتەوە. زۆر گرنگە جێی خۆیەتی ئەمە زۆر سوپاسی هەڤاڵانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بکەین هەموو فراکسیۆنەکانی ئەنجومەن بکەین پرۆژەکان ئەوانە چین کراون ئەوانە چین تاوان نەکراون گرفتەکان لەکوێن بە هامانگی لەگەڵ ئەنجوم و پارێزگا لەسەر خەتە بین لە کۆڕ و کۆبوونەوە بین لەگەڵ خەڵک لە بازار لە شوێنە گشتیەکان خۆیانەکەین بە بەشێک لە پرۆسەی گەڵاڵەکردنی بڕیار خۆیان هێنین ناو چارەسەرەکانەوە خۆیانەکەین بە شایەت و بیرکەرەوە بۆ ئیشەکانمان بۆی بتوانین بە ئیرادەی ئەوان ئیشەکانمان بکەین. کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و قۆناغی دووەمی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان لەبارەی ئاڵوگۆڕکردنی پۆستە خۆجیەکانی پارێزگای سلێمانی چووە بواری جێبەجێکردنەوە و پارێزگار و سەرۆک و جێگیری سەرۆکی نوێی ئەنجومەن بە زۆرینەی دەنگ هەڵبژێران. ئەمەش بە ئەزموونێکی نوێ لە حکومڕانیدا دەنرێت بە ئامانجی چەسپاندنی پرەنسیپە دیموکراتیەکان لە هەرێمی کوردستان. شاخەوان عەبدوڵڵا، بادینانسات، سلێمانی.